ئێرە قەزای خوورماتووی پارێزگای سەلاحەدینە. ساڵانی ڕابردوو دۆخی ئەمنی لەم قەزایە هێندە خراپ بوو. هەموو ڕۆژێک دانیشتوانەکەی بە دەنگی فیشەک خەبەریان دەبوویەوە. بەڵام ئێستا دۆخی ئەمنی قەزاکە بە شێوەیەک سەقامگیرە. ڕەنگە بە یەکێک لە شارە ئارامەکانی عێراق هەژمارد بکرێت. ئەوەنە باشین برام خوا ڕەحمان لێ بگە کەس ناو کەس نایێ کەسێت فێ لە کەس ناکە ئەوها کراوەکەت بن تابێ لێرا بخەفە کەس ناژ ناوچێ وەزعەکەیش بەڕاستی کپە یعنی کێشەمان نییە لێ هیچ کەسێکە ئەم قووەتە لێرەیە تا ئەم قووەتە ماوە کەس حەقی لە کورد نییە لەخوا بە زیادوێ هەرکێ مەشغوڵ ئیش خۆیەتی و دانیشتوانی خوورماتوو لە کورد عەرەب و تورکمان پێکاتون. لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا جیا لەو تەقینەوانەی لە شارەکەدا ئەنجام دراون. چەندین شەڕی خوێناوی لە نێوان کورد و تورکماندا ڕوویان داوە. سەدان خانوو و دوکانی یەکتریان سووتاندووە. بەڵام دوای نەمانی پێشمەرگە و حەشتی شعبی لە شارەکە و هێنانی هێزێکی بێلایەن لە بەغداوە دۆخەکە بە شێوەیەک هێور بۆتەوە. دەنگی فیشەک لە قەزاکە نابیسترەیە. والله وەزعەکە تا ڕادەیەک زۆر باشە لە خوورماتەوە وانەیەوەی کە کواترە دەسەریع لێرەن یعنی پیشەگەرین و لە فەرق ناکەن لە بین نەتەوەکۆینەکانە لەبەر ئەوە وەزع ئەمنی شار خوورماتوو زۆر باشە ئێستا. وتەبێژی حەشتی شعبیش کە لایەنێکی ئاڵۆزیەکانی ساڵی ڕابردووی خوورماتون دەڵێت سیاسیەکان خوورماتویان تێکدا نەک دانیشتوانەکەی. دووربی لە سیاسیەکان وەزع ئارامە وەزع سابتە. ئێستا ئەتوانم بڕۆ لە بازاری کورد پڕ تورکمانە مشتریەکانی بڕۆ بازار تورکمانەکان تێکەڵایە هەموو کورد و تورکمان عینە شەراکات. پێشتر ناوچە کوردی و تورکمانیەکانی خوورماتوو لە یەکتری دابڕێنرابوون. هیچ لایەک نەیدەتوانی بڕواتە ناوچەیەوی تر. بەڵام ئێستا هەمووان بێ کێشە پێکەوە دەژین. جاران قەزای خوورماتووی پارێزگای سەلاحەدین یەکێک بوو لەو قەزایانەی کە لە ڕووی ئەمنیەوە قەزایەکی ناسەقامگیر بوو. بەڵام ئێستا ئەم قەزایە بەراورد بە ناوچەکانی دەوروبەری لە ڕووی ئەمنیەوە ناوچەیەکی تەواو سەقامگیرە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، خوورماتوو.